سڵاوە ڕێزانم کاتتان باش هیوادارم لەشتا و تەندروست بن. لە ڤیددیۆم جارەماندا باسی بەشێکی دیکە دەکەین لە سیستەمەکەمان ئەش بەشی گواستنەی مەغزەنە. گواستنەی مەغزان چییە؟ چۆن کاری پێ دەکرێت و سوودەکەی چییە؟ لە ڕاستیدا بەشی گواستنەی مەغزان تەنها و کاتە کارت پێ دەبێت کاگەر بێت و کۆمپانیاکەی تۆ یاخود بزنس و دوکانەکەی تۆ لەقی دووەمی هەبێت. هەمان بزنسە هەمان بازرگانیە هەمان کاڵا دەفرۆشن بەڵام لە لەقێکی ترە. لێردا تۆ دامبەسی تۆ بەیەکە و ئەگەر لە حساب کتابی هەردوودا دەبێت و دەتوانانی گواستنەی کاڵا بکەیت لە نێوانیاندا. چۆن ئەمە دەکەیت؟ دەبێت سەرەتا پێش هەموو شتێک پاکێجی دوو بزنسیت پڕ کردبێتەوە و دواتر لە ڕێخستنەکان لە شوێنەکانی کاری بازرگانیدا هەردووکیانت تۆمار کردبێت. ئێمە لێرەدا دیمە کۆمپانیمان تۆمار کردووە و وەکو لەقی یەکەم و دۆڵنێتیش لەقی دوو هەممانە. زۆر باشە. وەک چۆن لە لەق یەکەمدا داهاتینە سەر کاڵاکان و لیستی کاڵەکانمان دەکردەوە و کاڵەکانمان دەناسان لە زیادکردنی کاڵەکاندا، ئێستاش دەبێ هەمان شت بکەین بۆ لەقی دووەم بەڵام بە شێوەیەکی زۆر ئاسانتر. ئێمە پێشتر کاڵەکانمان تۆمار کردو لە لەق یەکەمە هەمانە. ئێمە تەنها سە کلیکی لێ دەکەین و ناساندنی بۆ دەکەین لە بزنسێکی تردا. ئەگەر تێبینی بکەن ئەم کاڵایە بەناوی سایبۆرگ لە چ شوێنێکی بازرگانیە ناسێنراوە، لە دیمە کۆمپانیا ناسێنراوە، لە دڵتنتیشان ناسێنراوە. بەڵام ئەم کاڵایە بە ناوی سورفێز لاپتۆپ تەنها لە دیمە کۆمپانیا ناسێنراوە. ئەی چی بکەین بۆ ئەوەی کە ناساندنی بۆ بکەین لە لەقی دووەمیشمانە؟ تەنها سلێکتی دەکەین، زیادکردن بۆ شوێنی بزنس دەکەین، شوێنی بزنس هەڵدەبژێرین و خەزمکردن دەکەین. زۆر بەم سادەیە ئێستا لە دۆتنێتیش ئەم کاڵایە ناسێنراوە. بەڵام ئەگە بێت و سێری مەغزەم بکەین و فلتەرێکی بکەین دەبینین کە لە دۆتنێتە بڕی ئەو کاڵایە سفرە، هەرچەند ناساندومانە بەڵام سفرە، نەکڕیمان بۆی کردووە نەگواستنەوەیەکمان بۆی کردووە و کاڵاکە بینە ناو مەغزەنەکانمانەوە. ئەگەر بێت و سێری بکەین لە دیمە کۆمپانیە سورفێز لاپتۆپ و 3 عەدەد بەردەستە. ئێستا ئێمە چی دەکەین؟ گواستنەی مەغزان بەکاردەهێنین. گرنگێکی لێرەدایە. ئەم سێدانەیە خۆمان هەمانە، ناچین کڕێنی بۆ بکەین. ئەڕۆین لە لەقی یەکەممانەوە دەیهێنین و دێخینە ناو لەقی دووەممانەوە لە دوکانەکەی دووەمانە. جاتەی کە بڕۆین کڕینێ بکەین بۆ لاپتۆپە دەچین لە لەقەی خۆمان ئەیهێنین و پارەی پێ نادەین، تەنها گواستنەوەی بۆ دەکەین. ئێستا دەڕێنە سەر بەشی گواستنەی مەغزان، زیادکردنی گواستنەی مەغزان. لێرەدا حاڵەتەکە هەڵدەبژێرین ئایا چاڕوانیە لە گواستنەوە یاخود تەواو بووە. گواستنەوەکە تەواو بۆ گریمان. شوێنەکە لەکوێ بۆ کوێ؟ لە لەقی یەکەممانەوە کە دیمۆ کۆمپانیە بۆ لەقی دووهەممان کە دۆتنێتە. چ کاڵایەک بوو؟ لاپتۆپ گۆ. چەند دانەمان دەوێت؟ لێرە بڕەکەی دەنووسین، بۆ نمونە 2 دانە. نرخی هەر یەکەیەک $500 مەجموع $1000. تێچوونی گواستنەوە بێت و گواستنەوەکە تێچوونێکی هەبێت لێرەدا دەنووسیت و تێبینیەکەشێک ئەگەر هەبێت لێرەدا تۆماری دەکەیت. خەزمکردن دەکەین وەکو دەیبینن بە بڕی $1000 لە دیمۆ کۆمپانیەوە کاڵای وەزراوەتە بۆ دۆتنێت. بینیم بکەین ڕوودەکارەکەیمان پێ دەڵێت کە سورفێز لاپتۆپ گۆ بۆ کاڵاکەمان بەڕەکەی 2 دانە بووە، کۆی پارەکەی $1000 بوو و لە دیمۆ کۆمپانیەوە هاتۆ بۆ دۆتنێت. داخستم بکەین. ئێستا بینە سەر کاڵاکان، لیستی کاڵاکان، مەخزان، فلتەر بکەین و بڕێنە سەر شوێنی بزنسی دۆتنێت. دەبینین ئێستا لە لەقی دووهەممان سورفێز لاپتۆپ گۆ 2 عەدەد بەردەستە. لەقی یەکەممان کە لێەوە هێناومانە سورفێز لاپتۆپ گۆ 1 عەدەد بەردەستە. سوودی گواستنەوەی کاڵا ئەمە بوو. لێرەدا ئەگە بێتەوە سەر گواستنەوەی مەغزان، لیستی گواستنەوەکانی مەغزان، لێرەدا بە لیستێکیش پێ دەڵێت کە چ ئایتمێکە گواستوێتەوە. تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.